ئەوەی کە کاگرێبەر باسی کرد لە یەکەم کۆبوونەوەی کە دەست بەکار بوو کەرکووک پاک بکرێتەوە، ئێمە پێشتر مولزەم بووینە بە گرێبەستێک کە ئیمکانیەتەکەی مەحدود بوو، هیچ ناماتۆی لەو کاتێک گۆڕانکاری تیا بکەین، لەبەر ئەوە تەنها بەو ئیمکانیەتە ئیش و کار کراوە، بەڵام تەکیدی لەسەر کراوە بۆ ئەوەی بە تەواوی تەنفیز بکرێ ئەو گرێبەستەی کە هەیە، کەم تەرخەمی نەکرێ، متابعەیەکی زیاتر بکرێ، هەوڵ بدرێ تا بتوانین کەرکووک پاک بکەینەوە، شار خاوێن بکەینەوە لە خۆڵ و خاشاک و لە پاشەڕۆ و پاشماوەکان. لەگەڵ کۆتایی ئەو گرێبەستە ئەو کۆمپانیای لەسەر کارەکان نەماوە، ئێستا کۆمپانیای نوێ لەسەر گرێبەستی نوێ هاتوونەتە مەیدان و دەست بەکار بوونە. حتمما ئیمکانیەتەکان زیاترە، تەخسیساتەکان زیاترە، ئالیاتەکان زیاترە، بە ئومێدی ئەوەین کەوا بتوانین خزمەتێکی زیاتر بکەین، شار زیاتر پاک بکەینەوە، خاوێن بکەینەوە. کرێکارەکان زیادی کردووە، یعنی بەگشتی کرێکار زیادی کردووە، ئالیات زیادی کردووە، با بڵێن ئالیاتی وەکو گەڵابە و شۆفڵ زیادی کردو، کابیسە زیادی کردو. ئەمانە وا ئەکا ئێمە بتوانین کارێکی باشتر ئەنجام بدەین، شار خاوێنتر بکەینەوە.